من ناو محمد حدا خەڵکی قەڵازم مەشهورم بە مام ئەحمەدی سەقەبران لە 24 چوارەوە من خزمەتی ئەو قەبرستانی دەکەم بەبێ بەرامبەر بەبێ ڕاوەستان لەگەڵ کە ماڵی حسەن وان ئاوا بێ حسێن حاج عەلیوان کە منیانەوەی دەکارە بۆ خزمەتی قەبرستانی عالەمە من ڕێزم لێ دەگیری ئینشاءڵڵا. من ماوەی 14 ساڵە لێرەم. لە 74 ئەو قەبرستانم کردووە یارمەتی مەداوە ئیشمەری کردووە بەڵام ئێستا لە 2004ەوە ئەمن لێرەکانە خزمەتی ئەو قەبرستانی دەکەم بەبێ بەرامبەر لێە بەبێ بەرام خزمەت قەبرستانی بۆ میلەتێ بۆ شاری قەڵازەیە بۆ خودای گەورەیە. ئیش ئەو قەبرستانی دەکەم ئاوی دەدەم داران ئاو دەدەم نەمامی ئاو دەدەم مزگەوتی خاوێن دەکەمەوە هەموو شتێک دەکەم هەچی پێویست ئەو قەبرستانی دەیکەم هەچی پێویست بێ نەمامی بۆ عالەمی ئاو دەم لە ڕای خۆم وەرزی پێغەمبەرە یارمەتی بدەم ڕای یارمەتیەکەشم جارە نەماوە بەبێ مەعاش بەبێ بەرامبەر خزمەتی ئەو قەبرستانی دەکەم. کە گەنجێک دەمریا دەکوژێ شەهید دەبێت قەزم لە بیر ناچێتەوە کە دەینێژین بۆ خوای گەورە ئەوانم خەل لە بیر ناچێتەوە ئەو یادگارانە. ئەو شارە ڕووداوی زۆری بەسەر هاتووە قەسپی قەڵازی بەسەر هاتووە ماڵوێران بووین هەموو لاک دەوران قەت ئەو یادی لە بیر ناکەین و کەم 74 قەسپی قەڵازی کە شەهیدان و ئەو معالەمێک لە زانکۆی کە کوژرا و کە شەهید ئەوانم قەت خەل یادانم لە بیر ناچێتەوە. زەیتون دەرمانە حەقی خواردنی خۆی هەیە کاکە ئەو دارەی خزمەت دەکەم هەڵی دەپەردێم جوان لەبەر ئەوەی زەیتونی دەگرێ ئەوە عالەمیش لێ دەکات دەڵێ سەقەبرانە نەیخوارد ئەو خزمەتیشی دەکەم وردە جوان زەیتونی جوان دەگرێت عالەمەکەش ئاوا دەڵێ نەیخۆت. ئەگەر ئیشێکی زەروری مەوێ دەچمە ناو قەڵازێ دێمەوە ناتمە ناو قەڵازێ ناو شارم پێ خۆش نییە. دەستم بۆ قەبرستانەی کردووە ئێستا بە پاکوخاوێنی و بەبێ بەرامبەر و لەگەڵ عالەمێک بوونکو سێکی خۆش و زمان خۆش و ئیشکەر و هەموو شتێک من کاتمە دەو قەبرستانی تەمەنی خۆم بۆ قەبرستانی بەخش کردووە. ماڵی منێ تازە خان و بەرەکەم ئەلێرەیە وای من بێرەوە گرتۆ تازە ئێرە بەرنادەمە تا مرنێ ئەگەر مردیشم با دێرەکەم لەشێ دەمنێژم با بنێژن.